حکوومەتی هەرێم بەردەوامە لە سوپرایزە شۆکێنەرەکانی بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان و خەریکە بەهۆی هەموو ئەو بەڵێنە گەورانەی بەرپرسانی هەرێمەوە خەڵکی قەیرانەکانی موچە و سوچەمەنی و کارەبا و بانزین و ڕێگەوبان و تەندروستیان لەبیر بچێتەوە. حکوومەت جارێک بەڵێنی گەیاندنی شەمەندەفەر بە هەموو ناوچەکانی کوردستان دەدات و جارێک باز لە ئەرزانکردنی نرخ و بەرزکردنەوەی کوالێتی دەرمان دەکات، جارێکیش دەڵێت غاز بۆ ئەوروپا دابین دەکەین. هاوڵاتیانی هەرێمیش بە چاوێکی ئەبڵەقەوە دەپرسن ئێمە بە چەند تەلەفۆنێک بتڵێ غازمان دەست ناکەوێت و ئێوەش دەتانەوێت هاوڵاتیانی ئەوروپا لەم زستانەدا گەرم بکەنەوە، تۆ بڵێ غازەکەش وەک کارەبا بە بەرچاوی ئەمەوە بفرۆشرێت بە عێراق و خۆشمان بە کارەبای مۆلیدەوە نەتوانین بیگەێنینە 24 کاتژمێر. بارپرسێکی پارێزگای هەولێر دەڵێت حکوومەت هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەردەوام دەبێت لە دابەشکردنی نەوت بەسەر ماڵاندا. هاوڵاتیانیش دەڵێن ئەگەر وەک ساڵان دابەشی بکات کەواتە دابەشی ناکات. سلێمانی ئەو پارێزگایە کە زۆرترین جار تووشی قەیرانی غاز دەبێتەوە و ساڵانە لە وەرزیزستاندا دەبێت سرە بۆ وەرگرتنی بتڵێ غاز دابنێت یا ماوەیەکی زۆر سرە بگرێت یان بە پارەیەکی گرانتر وەری بگرێت لە کاتێکدا غاز لە ناو سنووری پارێزگاکەدا بەرهەم دەهێنرێت. لە ئێستاشەوە هۆشداری دەدرێت لە زەغبوونەوەی قەیرانەکان لە وەرزیزستانی داهاتوودا و خەڵک لە ئێستاوە لە تونێلێکدا گیریان خواردووە کە نازانن بۆ زستان خەمی خەزنکردنی خۆراکیان هەبێت یا نەوت و غاز، چونکە دەزانن حکوومەتەکەیان هیچ خەمێکیان بۆ ناخوات و باشترین پرۆژیان بۆ دابینکردنی نەوت ئەوەیە کە هاوڵاتیان لەلایەن خۆیانەوە داخیلەدا بنێن و بە تەمای حکوومەت نەبن. ئەمەش لە کاتێکدا لەولێری پایتەختەوە ئامادەکاری دەکرێت بۆ پێدانی غاز بە پسوڵە و فۆرمی خۆراک. لەو بارەیەوە قایمقامی هەولێر وتوویەتی لەمە دووە دابەشکردنی غاز بە ماڵان بە پسوڵەی خۆراک دەبێت و هەرماڵێک دەتوانێت مانگانە 2 بوتڵ غاز وەربگرێت و ئەگەر داوای غازی زیاتری کرد نەیدەنێ. لەم ترس و دڵە ڕاوکێشدا کە ڕوبەڕووی هاوڵاتیان بووەتەوە بۆ خەمی پەیداکردنی غاز، سەرۆکی دەستێوەبەرهێنانی هەرێم دڵنیایان دەکاتەوە و پێیان دەڵێت ئێمە نەک بە بەتڵ بەڵکو بە بۆڕی غازتان بۆ دێنینە ناو ماڵەکانتانەوە. محەممەد شوکری سەرۆکی دەستێوەبەرهێنان بە ماڵپەڕی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاگەیاندووە مۆڵەتی پرۆژەی گەیاندنی غاز بۆ ماڵان دراوە کە سەرەتا ئەمبارەکان دروست دەکرێن و دواتریش بە بۆڕی بە ستانداردی جیهانی غاز دەگەێنرێتە ماڵان. بەوتەی سەرۆکی دەستێوەبەرهێنان لە داهاتوودا هەرێمی کوردستان واز لە بەکارهێنانی بتڵی غاز دەهێنێت. هاوڵاتیانی هەرێمیش پێیان وایە حکوومەت هێشتا ڕەمەزانی نەگرتووە و باس لە شەشەڵان دەکات. ئەوان دەڵێن با حکوومەت جارێ بە بەتڵ غاز بەبێ کێشە و گرفت بگەێنێتە ماڵان، دواتر باس لە ڕاکێشانی بۆری بکات بۆ ناو ماڵەکان.